ئەمڕۆ بەرهەمی شاری سلێمانی ئەبینین بەڵام دوا بەدوای ئەم نمایشە بۆەوەی ڕوونکردنەوەی تەواوتان بکەینە بێ پێشەکی و بێ شتێ ڕاستەخۆ چینە نمایشی دووەم ڕاستەخۆ نمایشە تکایە یەکسەر بچینە دوای ئەمە بێ وەستان ئەچینە دوای ئەم نمایشە. النقطة أخرى ملاحظة فقط بعد هذا العرض مباشرة بدون تقديم العرض نتحول فقط بهاي المنطقة والعرض الثاني راح يكون. شكرا جزيلا. بیا اینجا گفتم بیا اینجا. چی بود چی؟ چه سر وضعی واسه خودت درست کردی؟ چیم کردوها؟ یکم خودتو بپوش. هیچیم نکردوها تأثیر پشت جنده فکر میکنه اینجا کجاست؟ هیچیم نکردوها آشقال هیچیم شده نیا بخوا بپوشون خودتو بخوا نیم باید بیای ببریدش آشقال عباسی آشقال بیا بزن بگیریدش بیای بگیریدش دستن دستنی ببریدش.
كو دقيقة وساعات مينن أمرو كردستان كم مينه همو جيهان مينن أمرو سبيقي خوشويستي تويا أي بالايشيان أيشن أيشن أي هزو تشاكيشيان أيشن أي بالايشيان ئەگەر کلیلی سنگومەکان بترازێنم دەبێ مردووانت بۆ لە قەبران دەربێنم بە حەقیەوەی کەم غوڵایە ئەگەر چاوان بڕێژم گوڵمان بنەخشێنم بستان بکەم تاتایە حاجیانت بۆ دەگێڕمەوە لە ماڵی ئەو خودایە لە ڕێی کەعبەتوڵایە ناهێڵم جتاقیان بچنە زیارەتی ڕەسوول اللایە گەردوڵفانم بکەم تاتایە گوڵمانم بنەخشێنم بترازێنم کلیلی سنگ و مەمک و بەکۆژێ ڕووناکیت بۆ دەستێنم لە مانگێ تاریکیت بۆ لە ڕۆژ دەخەم شەفەقت بۆ دەستێنم لە ڕۆژێ ڕاستیدانەوێت هێمن لە یەردێکیان جوانتر بوو بەڕاستە نەخێر ئەوەی من زۆر لەوەی تۆ جوانتر بوو وەڵڵی ڕاستان نەکرد هێمن لە هەردووکتان جوانتر بوو خاوانە بوو داستان و گۆرانیە کوردیەکان چەند ئازادانە و جوان و بێت و بالۆران بووتی ئەم داستان و بێت و بالۆرانە هیچ لە خوشکەکەی داستانی شێخ بەرف و خاتووە ئەی بۆچی دانەپۆشینی بووە بە تاوان بۆ مەگەر خواوەن ئێمەی دروست نەکردووە مەگەر ئێمە لە خەلقەندەی خودا نین بۆچی ئێمە لە ئەحسەن و تەقیبەکە نین پۆشێکی ڕەشیان یا بەسەرمەوە هەموو گیانمیان داپۆشتی نەمەزانی بۆ وڵەتکەوە گەورە بوو نەمەزانی بۆ ئەیان بردین بۆ سەیری پەت و سێدارە و دروشمی مەرگ بۆ کافرانیان پێوتینەوە کێ کافرە ئێمە هەموو داپۆشراوی ناچارین هەر ڕۆژە و برایەک باوکێک دراوسەیەک کەسێکمان بەبەتا هەڵەوەستن ئاخر بۆ لە بازار بووم ژنێکیان جاڵ کرد وتیان قژی دیار بووە لەو ڕۆژەوە لە دەرکەوتنی قژی خۆم ئەترسام
ببوش گفتم ببوش گفتم ببوش ببوش کجاست اینجاست گرچه دیارا برو صدا رسونا خمیخ من لپی اگره آواک کوردانی باشوور ئەم خۆپشاندان و دەنگدانەوەی وا لە ڕۆژهەڵات و ئێران ئەیبینن تەنیا لەبەر ئەو نەختە قژ و سەرپۆشە نییە ئێمە مێژووی دوور و درێژ و خوێناویمان هەیە لەگەڵ ڕێمی خوێنڕێژی یەک دوو چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە یانزە دوانزە سیانزە چواردە پانزە شانزە حەوتە هەشتە نۆزدە بیست بیست و یەک بیست و دوو بیست و سێ بیست و چوار بیست و پێنج بیست و شەش بیست و حەوت بیست و هەشت بیست و نۆ سی و یەک سی و دوو سی و سێ سی و چوار سی و پێنج سی و شەش سی و حەوت سی و هەشت سی و نۆ سی و یەک سی و دوو
خدا سیدانی بەڕێزان ئەم نمایشەی ئێمە هیچ چیرۆکێکی تێدا نییە لە کاتێکە هەر کوچە و کۆڵە ماڵێکی ڕۆژهەڵات و ئێران پڕن لە ڕوودا و چیرۆکی سامدا هەر پارک و شەقامێک بڕن بە چیرۆکی کوژران و تۆراندنی عەشق و خۆشەویستی بۆیە ئەمڕۆ سوێن بە خوێنیشینە چیرۆکێکی دەستە جەمعیە نووسینەوە چیرۆکی لە گۆڕنانی حوکمی استێدارە و ژنکوژی و نادادی ئەم کوچکە هەڵەیەم بۆ ئەو فتوانەی کە بۆ زوڵم و زۆری کوردان کراوە ئەم بەردەش بۆ 20 کەسی بێتەوەن کە لە ساڵ 1979 لە سەقز کۆمەنکوش کران ئەمەش بۆ کوژانی خەڵکی مەدەنی و بێتاوانی قاڕی و قەڵات و ئاسەبە نەغەدا ئەمەشیان بۆ بەنجان و لاو قارەمانەی مەهاباد کە ساڵی 62 هەتاوی تیرباران کران ئەمەیان بۆ هیندانیانی ساڵی 63 هەتاوی کە تیرباران کران ئەمەش بۆ کوژراوانی بەرەنگاری 24 ڕۆژەی سنە و شەهیدانی فڕۆکەخانەی سنە ئەمەش بۆ ئیدامانی بە کۆمەڵەکانی ساڵی 67 هەتاوی ئەمەشیان بۆ کوشتنی سەدان کۆمەڵی کورد ئەمەش بۆ قەدەغەکردنی ناوی کوردی بۆ مناڵانی ڕۆژهەڵات ئەمەش بۆ ئەو دایکە جەرگس و تاوانەی تا ئێستا تەرمی ڕۆڵەکانیان نەدیوە ئەمەیان بۆ کردنی دەنگی ژنان ئەمەش بۆ ئەشکەدەدانی زیندانیانی سیاسی کورد ئەمەشیان بۆ ڕێبەران و کەسایەتی سیاسی دیاری کورد کە لە دەرەوەی ئێران تیرۆر کران ئەم بەردە بۆ گرتنی زارا محەممەدی بە تاوانی فێرکردنی مناڵانی کورد بە زمانی کورد ئەم بەردە هەڵەیەم بە ناوی زمانی کوردیەوە ئەمەش بۆ خاتری خوێنی ژینە ئەمینی منیش بەردێکم پێیە ئەزیزان منیش تەنها یەک بردم منیش تەنیا بەردێکمەوە کێ حەزەکات وەکو ئێمە بەشدار بێت بە بەردێک هەڵوێستی ژینا چاوە ژینای ئێمە ئازادی ژینای کوردان ژینای ئێران بوو بەژن ژیان ئازادی ژینا چاوە ژینای ئێمە ئازادی ژینای کوردان ژینای ئێران بوو بەژن ژیان ئازادی
ئەگەر کەسێکیش بە پێوە نەبێت با لەم ساتەیە بە پێوە بێت لەگەڵ ئێمە. شەهید نامرێ ئێستا نازانی کێت هەیە ئێستا کە ژیانت پێکێشەیە هەرچەوێ پشتێکی ئەو دڵی تۆ دڵ و ڕۆحی بەدەست هەیە قەت لە بیرت نەچێ وشەیە داهامیشا بڕۆ تەجروبەکە نابێت Gina Shah, Gina Gundam, oh Bella Ciao, Bella Ciao, Bella Ciao, 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 Gina Shah, Gina Zan, Azadi, oh Bella Ciao, Awari Gina, oh Gina, oh Bella Ciao, Bella Ciao, Bella Ciao, 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 Awari Gina, Modna Yaksa, Danki Wishdana Gelma Beinsan. أصلاً خوي خولت بيودي Oh bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao أصلاً خوي خول من بيودي جلو جيانو عزادي كشمر دمدن ايوه آيدن Bella ciao, bella ciao, bella ciao, ciao, ciao نجري سرپوش آزادیم پوشی آواری مایا ملک و فاشی سەرپۆشی زۆرە منە مناسە سەرپۆشەکەی دایم خاسە سەرپۆشەکەی دایەی خاسە دەسماڵی داپیرەم هەستا دەسماڵی داپیرەی هەسا سەرپۆشی جمهوری سێدارە باشە بۆ سەری کۆیلە و پەتیارە هەر باشە بۆ سەری کۆیلە و پەتیارە سەرپۆشی کوردەواری جوانە حیجابی زۆرم لێ زیندانە حیجابی زۆرم لێ زیندانە لەم هەرێمە لە باشوورەوە دڵتەنگین کە ئێوە هێشتا تەنیان لێرە کوشتیان هەستی کورد بوون مۆراڵی پاداشدانەوە سەرنگون بوو ڕۆژانی خەبات و شۆڕژگەڕی بمان بورن ئەووی ئێستا لەگەڵتان بین گورەتان بین خوێنی ڕژاوی کوچە و شەقام و شادتان بین یاران بێدەنگ دامەنیشن بۆ برا و خوشکەکانتان پاو پشت بن یاران بێدەنگ دامەنیشن ژینا جان ئەvە ئاخا باشوورێ کوردستانەیە شبوو مەزارەتە ژیناگیان ئەمە خۆڵی کوردستانی باشوورە هێناومە بۆ سەر مەزارەکەی تۆ
ژینای جان ئەمە خۆڵی ڕۆژهەڵاتی کوردستانە هاوردومە بۆ سەر مەزارەکەی تۆ ژینا جان ئەفا ڕۆژئاوایە کوردستانێ ji بۆ مەزاران تا بیا اینجا گفتم بیا اینجا چی با چی؟ چه سر وضعی واسه خودت درست کردی؟ چیم کردو؟ یکم خودتو بپوش هیچم نکردو تاثر پوش جنده فکر میکنه اینجا کجاست؟ هیچم نکردو آشقان یه بخوا بپوشی رو خودتو سڵاو بۆ ڕۆژهەڵات بۆ گەلانی ئێرانی هاوپشت و دەنگی دنیا یاران با نەهێڵین بانگی ئازادی بە خوێنی ژینا بکەم بێتەوە یاران